خۆڵبارین لە مێژووی عێراقدا ڕووداوێکی نوێ نییە، بەڵام هیچ کاتێک وەک ئێستا چڕ و ماوە درێژ نەبووە کە بۆ هاوڵاتیان لە ڕووی ئابووری و تەندروستی و ژینگەی و کۆمەڵایەتیەوە ترسێنەرە، چونکە ئەو شەپۆلە گەردەلوولانەی کە لمی بیابانە سوورەکان هەڵدەگرن، شەقام و خان و درەختەکان دەکەن بە پارچەیەک لە خۆڵ. ڕۆژنامەیەکی عێراقی لە دەی نیسانی ساڵی 1934دا بە مانشێتێکی گەورە نووسی بووی: دانیشتوانی بەغداد لە تاو خۆڵبارین هاواریان لێ هەستاوە. دوای 78 ساڵ لەو ڕووداوە لە ساڵی 2022دا 7 جار شەپۆلی چڕ و یەک لە دوای یەکی خۆڵبارین عێراق و هەرێمی کوردستانیان گرتووەتەوە. دەستەی گشتی کەشناسی عێراقیش پێشبینی دەکا ئەم ساڵ خۆڵبارین زیاتر بێ، هۆکارەکەشی بۆ کەمبارانی و زۆربوونی بە بیابانبوون و لە دەستدانی پشتێنەی سەوزایی و لە ناوبردنی زەویە کشت و کاڵەکان بۆ دروستکردنی بینا و باڵەخانی نیشتەجێبوون دەگەڕێنێتەوە. جاسم فەلاحی وەزیری ژینگەی عێراق ڕایگەیاند زیادبوونی خۆڵبارین بەهۆی زیادبوونی بە بیابانبوون و گۆڕانی کەش و هەواوە یەکێکە لە گرنگترین ئەو ئاسەنگانەی کە ڕوبێڕووی عێراق دەبێتەوە. وەزیری ژینگە هۆشداریدا لە دیاردەی پەنابەری ژینگەی بەو واتای ئەو کەسانەی لە دەوروبەری شار و ناوچە کشت و کاڵەکان دەژین بەهۆی وشکە ساڵی و شەپۆلەیەک لە دوایەکەکانی خۆڵبارینەوە ناچار دەبن لە ناوچەکانی خۆیان ئاوارە ببن. وتیشی ئاوارەبوونی ژینگەیی بارگرانی لەسەر وەزارەتەکان دروست دەکات، بە تایبەت کە دەبێتە هۆی نیشتەجێبوونی هەڕەمەکی و کاریگەری کۆمەڵایەتی و تەندروستی و ئەمنی خراپ بەجێدێڵێ. گۆڕانکاریەکانی کەش و هەوا هەڕەشە لە عێراق دەکەن. بە جۆرێک عێراق پێنجەم وڵاتە کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا زۆرترین کاریگەری لێ بکە. پێشبینی دەکرێت تا ساڵی 2050 ڕێژەی ئاوی خواردنەوە 20 کەم بێتەوە، کە 7 ملیۆن هاوڵاتی عێراقی بەهۆی وشکە ساڵی و بە بیابانبوونەوە زەرەرمەند دەبن و بە بیابانبوون کاریگەری لەسەر 39 خاکی عێراق دەبێت. ڕۆژ لە دوای ڕۆژ ڕەشبینی بەرامبەر داهاتووی ژینگەی عێراق ڕوو لە زیاد بوون دەبێت کە جگە لە کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو وشکە ساڵی و خۆڵبارین و لاوازی حکومەت بۆ چارەسەرکردنیان، راپۆرتێکی نهێنی ئاژانسی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لەبارەی داهاتووی ژینگەی عێراقەوە بابەتەکان ئاڵۆزتر دەکات. راپۆرتەکە پێشبینی دەکا عێراق لەناو ئەو 11 وڵاتەدا بێ کە لە 20 ساڵی داهاتوودا زۆرترین کاریگەری گۆڕانی کەش و هەوا لەسەریان دەردەکەوێت. پێشتریش چەند راپۆرتێکی نەتەوەی گرتوەکان هۆشداریاندا لەوەی کە ئەگەری ڕوودانی نزیکەی 300 شەپۆلی خۆڵبارین لە ساڵێکدا لە عێراق بەهۆی کەمبوونەوەی باران و وشکە ساڵیەوە چاوەڕوان کراوە.